ئۆپۆزیسیۆن زیاتر پەرت دەبێت. شەڕ و ململانەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن شەڕی دەسەڵاتیان لەبیر دەباتەوە. ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردنەکان تەنها بردنەوە نەبوو بۆ پارتی و یەکێتی، بەڵکو لایەنە ئۆپۆزیسیۆنەکانیشی زیاتر پەرت کرد. ئەو لایەنانە هێندەی تر بە ئەنجامەکان شۆک بوون و کەوتنە وێزەی یەکتر. شەڕەکە زیاتر لە نێوان بەرەی هەڵوێستی عەلی حەمە ساڵح و کۆماڵ لەلایەک و نەوەی نوێ لەلایەکی دیکەدا. ئەو دوو لایەنە پێیان وایە ساختەکاری بۆ نەوەی نوێ کراوە لە هەڵبژاردن و هەڵمەتێکی توندی میدیاییان دژی نەوەی نوێ ڕاگەیاندووە. لە بەرامبەردا شاسوار عەبدولواحید لە ڕێگەی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیەوە وەڵامی تۆمەتەکانی دایەوە و بە توندیش هێرشی کردە سەر لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی دیکە و بە کلکی دەسەڵات ناوی بردن. ئەوەی جێگەی سەرنج و گومان بوو لای هاوڵاتیان و لایەنە سیاسیەکان ئەو لێدوانەی بوو کە وتی توانیمان لە ڕێگەی پەیوەندیەکانمان لە دەرەوەی هەرێم دەنگەکانمان بپارێزین و زیادیان بکەین. ئەوەش گومانێکی چڕی خستە سەرنەوەی نوێ و کۆی بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان. بەدەستێنانی 15 کورسی لەلایەن نەوەی نوێ وا دەکات وەک گەورەترین لیستی ناو هێزە ئۆپۆزیسیۆنەکان خۆی دەربخات. بەو پێیەی نزیکەی هێندەی لایەنەکانی دیکەی ئۆپۆزیسیۆن دەنگی هێناوە، بەڵام لایەنەکانی دیکە نەوەی نوێیان قبول نییە. ئەم چەند ساڵی ڕابردووش باشکرا بە گوتاری سیاسی کۆمەڵ و یەکگرتوو، ئێستاش بە گوتاری هەڵوێستەوە دیارە کە ئامادەنین مامەڵەی سیاسی لەگەڵ شاسوار عەبدولواحید بکەن. چونکە بەردەوام لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکانیدا بە بەهانەی ئەوەی ئەو هێزانە دژی ئەوەن تۆمەتباریان دەکات بە نزیکی لە دەسەڵات، لە کاتێکدا خۆی وەک ئۆپۆزیسیۆن نیشان دەدات، بەڵام بە وشەیەکیش باسی دەسەڵات ناکات. هۆکارەکەشی بەشێکی پەیوەندی بە گومانی ئەو لایەنانەوە هەیە بەرامبەر بە نەوەی نوێ، چونکە هێشتا لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی تر بۆیان ڕوون نییە شاسوار عەبدولواحید چی دەوێت و چی دەکات. بۆیە ترس و گومانیان هەیە. جیالەوەش شاسوار عەبدولواحید گوتارێکی توندی سیاسی و میدیایی هەیە کە گونجان لەگەڵی ئاسان نییە. لەلایەکی دیکەوە ئەو ئاماژەیەش لە مامەڵەی ئەو لایەنانەی دەخوێنرێتەوە کە جۆرێک لە ئیرەیی سیاسیان هەیە بەرامبەر بەنەوەی نوێ کە لە ماوەیەکی کەم دەتوانی بۆشایی پاشەکشەی گۆڕان پڕ بکاتەوە و بەشێکی کورسیەکانی بۆ خۆی ببات. بۆیە چاوەڕێ دەکرێت شەڕ و ململانەی توندی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان لە هەرێم بەردەوام بێت. هەرچەندە یەکگرتووی ئیسلامی هێشتا نەچۆتە بەرەی شەڕەکە، بەڵام یەکگرتووش هاوشێوەی لایەنەکانی دیکە جۆرێک لە گەماروی سیاسی و ڤیتۆیان دژ بەنەوەی نوێ هەیە. ئەوەش بەهۆی ئەوەی شاسوار عەبدولواحید سەرجەم بڕیارەکانی حیزبەکەی لە دەستی خۆیدایە. بەو پێیەی نەوەی نوێ تا ئێستا سەرکردایەتی و مەکتەبی سیاسی نییە تا لە پرسە هەستیارەکاندا پشت بە بڕیاری دەستە جەمعی ناو حیزبەکە ببەسترێت. هەرچۆنێک بێت ئەم خولەی پەرلەمان چاوەڕێی بەریەکەوتنی توندی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەکرێت، بەشێکیشیان لە ترسی یەکتر ناتوانن نیەتی خۆیان بۆ بەشداری لە کابینەی حکوومەت ئاشکرا بکەن.